Right now, it's a time. Dear judges. Ladies and gentlemen, and the second winner is Eco Point. Would you like to say something? I would like to thank 51 Labs for creating such a great opportunity for us. We're very happy that we came here and we worked on our idea, and we're very grateful for everyone. Thank you. Congratulations. And right now, it's a place which all of you has dreamed of, okay? And the winner is, I'm not saying it. Stress, let the stress be more on you. And the first winner is Shazoo. زۆر سوپاسانەکەم بەڕاستی ئەم ئیڤنتە زۆر جیاواز بوو لە ئیڤنتەکانی تریەک لەبەرەوەی بۆ ئێمە ئینڤارۆمنتێکی زۆر تازە بوو کاتی ناوە لە شوێنی تاقەت ئینڤارۆمنتی ئامان نەبینیەوە وتایەکی زۆرمان لێبینیەوە جا کە هاتین وەکو کۆمپیتیشنێک هاتین بەشدار بین ئەم لە ڕێگە متعایەکی زۆرمان بینی یعنی تەنانەت کۆمپیتیشنەکەمان هەر بیرچەوە لەبەر بوونەکەمان و هەروەها زۆر سوپاسی ئێوە ئەکەم بۆ ئامادەبوونتان و ئەو پرۆجێکتە جوانانی کە کردبووتان یەک لە یەک باشتر بوون و من شخصیان ئەمێ شتێ بڵێم لێرە کێشەی کوردستان چییە بۆ ستارتەپەکان کێشە گەورەکە ئەوەیە کە ئێمە خەونی گەورەمان هەیە بەڵام پلانەکانمان زعیفە لە جیاتی ئێمە دانیشتین تەنها ئەپلیکیشن دیڤلۆپ با هەوڵ پێش ئەوە پلانێک دابنین ئەنجا دوایەوە دەستکەین بە دیڤلۆپکردنەکە یعنی ئێمە دیڤلۆپەکەین پێشەوەی بزانین نەتیجەمان چییە بە لە هەرەوە نەسپاس